ئەو کاتتان باش بەڕێزان پێشەوەی داتا و ئاماری ئەمساڵ بخەمەڕ و پێم خۆشە سرنجتان بۆ نمونەیەک یاخود وتەیەکی بەناوبانگی سێەم سەرۆک کۆماری ئەمریکا تۆماس جێفرسۆن ڕاکێشم کاتێک تیۆری دەسەڵات لە قیمەی کارکردنی میدیاییدا بوو. زۆربەی وڵاتانی جیهان و ئەوروپا بەدەست تیۆری دەسەڵاتی میدیایی پەنجیان خواردبوو. ڕۆژنامەنووسان لە سەرتاسەری جیهان ڕوبەڕووی ئەلنکاری و پێشەلکاری دەبوونەوە. ئەو کاتەی جۆنەکان هەمویان بەیەکەوە جۆن میلتۆن و جۆن لۆک و جۆن ستیوارت میل بیری ئەویان کردەوە کە تیۆری ریبراری دابێنن تیۆری دەسەڵات ڕەفزکەنەوە. پرسیاریان لە سێەم سەرۆک کۆماری ئەمریکا کرد تۆماس جێفرسۆن گوتیان ئێوە تازە بوتنە سەرۆک کۆماری ئەمریکا ئایا ئێوە دەتانەوێت وڵاتێکتان هەبێ بێ میدیای ئازاد یاخود دەتەوێت میدیایەکی ئازادت هەبێ بێ وڵات. ڕاستەخۆ تۆماس جێفرسۆن ئەو کاتی گوتی بژاردەی یەکەم هەڵدەبژێرم کە میدیایەکی ئازادم دەوێت لە دوای میدیای ئازاد وڵاتێکی دیموکراتی ئاسان بەرهەم دێت. بۆیە دەمهەوێت لە هەرێمی کوردستانیش ئێمە ئەمە بکەینە بنەمایەک ئەگەر میدیایەکی ئازاد و لە چارچەوەی تیۆری ئازادیمانش نەبێ با میدیایەک لە چارچەوەی تیۆری بەرپرسیارەتی پیشەیمان هەبێت وەکو ئەو یاسایە کە لە پەرلەمانی کوردستان بۆی پەسەند کراوە و کاری پێکراوە. هیوادارم حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە چوارچەوەی تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی کار بکەن کە تیۆرەکە کە یاساکە لە پەرلەمانی کوردستان دەرچووە میدیاکانمانیش نەبنە تیۆری ئازادی ڕەها بەرپرسیارەتیش لاستۆ بگرن لایەنە پەیوەندیدارەکانیش کە پێشەڵکاری بەرامبەر میدیاکان دەکەن لە چارچەوەی تیۆری دەسەڵات تەعامل لەگە میدیای نەکەن. ئێستاش ئامارەکان دەخێن ڕوو ئەگەر ئێوە ئامادە بن هیوادارم ساڵی داهاتوو کەمتر ببێتەوە. پێم خۆشە ئەو ئامارە کە خۆم ئامادەم کردووە با تەرجەمە کاسان هیوادارم ئەم ئامارە بخەمەڕ و کە خۆم ئامادەم کردو ئەمە بەشێکە لە تێزە دکتۆرایەکەم ڕاستەخۆ تێکەڵم کرد لەگەڵ ئەو ئامارەی کام ساڵ ئامادەمان کردووە بۆ ڕێکخراوی پەیامبەران ئامارەی سرنجڕاکێشە و یعنی جێ هەڵوێستە لەسەرکردنە لە هەرێمی کوردستان. بەڕێزان ئێوە دەزانن لە هەرێمی کوردستان ئێمە 1372 مۆڵەتی دامەزراوەی میدیاییمان هەیە لە هەرێمێکی 6,171,083 کەسی 1372 مۆڵەتی دامەزراوەی میدیاییمان هەیە. لە هەرێمی کوردستان هەموو 4497 کەسێک میدیایەکی بەبەردەکەوێت. 8870 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان بە فەرمی لە سەندیکا و لایەنە پەیوەندیدارەکان تۆمار کراون کە ڕۆژنامەنووسن. بەراورد بە ژمارەی دانیشتوان هەموو 695 کەس لە هەرێمی کوردستان کەسێک ڕۆژنامەنووسە. ئەمە جگە لە ڕۆژنامەنووسی هاوڵاتی و ئەو ڕۆژنامەنووسانش کە ئەندام نین بە فەرمی لەلایەن سەندیکا و ڕێکخراوەکانی تایبەت بەکاری ڕۆژنامەوانی. بەڕێزان لە 1372 دەستگای ڕاگەاندن یاخود دامەزراوەی ڕاگەاندن بەراورد بە 8870 ڕۆژنامەنووس هەموو 6 کەس پۆینت 4 یعنی لە 6.4 ڕۆژنامەنووسێک دەستگایەکی تایبەت بەخۆی بەردەکەوێت. یعنی 6 کەسونی و دەستگایەکی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان خاوەنی دەستگایەکی ڕۆژنامە وانیە لە هەرێمی کوردستان. بەپێی ئەو ئامارەی من بۆ تێزی دکتۆراکەم خۆم ئامادە کردو هەمووش ئاماری فەرمینە لە مدام و دەستگاکان وەرگیراون دڵنیام زیاتریشن چکە بەشێک لە ڕۆژنامەنووسان ئەندامنی بەشێکیش لە میدیاکان و یاخۆت ئێستا سۆشیال میدیا و میدیای نوێ مۆڵەتیان نییە لە هەرێمی کوردستان. ئەمە زیاتریش دەبێت کەواتە ئەمە تەوقع دەکەن هەر پێنج ڕۆژنامەنووس دەستگایەکی بەرکەوێت لە هەرێمی کوردستان. ئەمەش ڕەنگە بەشێک بی لە هۆکارەکانی ئەو ئامارەی کە ئێستا دەیخەمەڕوو. بە سەرەتای ئامارەکان دەست پێ بکەن ژمارەی پێشەڵکاریمان ئەم ساڵ لە هەرێمی کوردستان 303 حاڵەت بووە کە بەرامبەر ڕۆژنامەنووس و دەستگاکانی ڕاگەاندن ئەنجام دراوە لە لایەنە پەیوەندیدارەکان. فەرموو. The number of the violence against the journalists is about 303, and the numbers of the institution foundation of the journalists is the violation against them in Kurdistan regional is 320. بەرامبەر 320 دامەزراوەی ڕاگەاندن و ڕۆژنامەنووس ئەنجام دراوە. ئەم ژمارە بۆ زیاد دەکەم
303 ڕۆژنامەنووس بوونا بەڵام حەفتەکەی تر دامەزراوەی میدیایی بوونا زاید 303 دەبێت ڕاستەخۆ دەبێتە 320 پێشەلکاری کە بەرامبەر دامەزراوەی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە لە ساڵی 2022. ئەگەر بێن ئامارەکان وردکەینەوە بۆ ئێوەی بەڕێز ڕێگانەدان بە ڕۆماڵکردن بۆ نمونە خۆپیشاندانەکە یاخۆت کەوبنەوەیەکی هاوشێوەیە ڕێگری دەکرێت لە ڕۆماڵکردن 152 حاڵەتمان هەبووە لە هەرێمی کوردستان کە 150.7 پێشەلکارەکانی بەبەردەکەی پلێ یەکەمی بەدەستێناوە کەواتە زۆرترین پێشەلکاری لە هەرێمی کوردستان ڕێگریکردنە لە ڕۆماڵکردن. Yeah, this number one is the about the not only from the covering, the coverage the is 152. This is the number of the cases, and the percentage is 50, and the serial number is the first one. هێرشکردن و سوکایەتی و لێدان و ئازاردانی ڕۆژنامەنووسان 50 حاڵەتی بەردەکەوێت لەو 303 حاڵەتەی کە لە ئامارەکەی ئێمە تۆمار کراوە. Yes, we have the violations, and about the cases is 50, and the percentage is 16, and the second serial is second. دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان 35 حاڵەتی بەبەردەکەوێت کە پێچەوانەی یاسا ژمارە 35 ساڵی 2007 ڕاستەخۆ یعنی 35 حاڵەتمانەیە پێچەوانەی یاسا ژمارە 35 ڕۆژنامەگەری ساڵی 2007 کە بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێت ڕۆژنامەنووس دەستگیر بکرێت کەچی 35 پێشەلکاری تۆمار کراوە لە ساڵی 2020. Yeah, the fourth one is the imprisoning of the journalists. It's about the number of the cases 35, and the percentage is 11.555, and the fourth, the serial. تۆمارکردنی سکاڵە دژی ڕۆژنامەنووسان 7 حاڵەتە خۆشبەختانە ئەگەر بێت و ئەو سکاڵایانە بە یاسای ژمارە 35 2007 بی ئێمە وەکو ڕێکخراوی پەیامبێران بە خۆشحاڵیەوە قبوڵمانە و کارێکی باشە لەلایەنە پەیوەندیدارەکان یان ئەو کەسانی کە خۆیان بە مقصر یاخود بە وانە دەزان کە هێرشیان کراوەتە سەر یاخود تەشیریان پێکراوە 7 سکاڵە تۆمار کراوە بەڵام بەداخەوە لە 7 سکاڵای تەنها یەک سکاڵایان بە پێی یاسای ڕۆژنامەگەری بووە هیوادارن ساڵی ئایندا 50 سکاڵا بی بەڵام هەمویان بە یاسای ڕۆژنامەگەری بی. Number 5, the complaint of the registrations against the journalists is about 7 cases and 2.31, and the fifth. وەرگرتنی بەڵێن ناما لە ڕۆژنامەنووسان ئەمیش 7 حاڵەتمان هەیە. Yes, and giving the support from the journalists is about 7. هێرشی ئەلکترۆنی بۆ سەرمەڕپەرەکان ئێستا یەکێکە لە پێشەلکاری زەقەکان بەڵام ئەمەیان ناتوانین هیچ لایەنێکی پەیوەندیدار پەنجەی تۆمەت ئاراستەی هیچ لایەنێکی پەیوەندیدار بکەین بەڵام هێرشی ئەلکترۆنی ڕەنگە لە کەسێک ڕووبدا تا بەرزترین دەسەڵات ئەمە دەخرێتە سەر مالپەرە ئەلکترۆنیەکان و دیجیتال میدیاکان ئەوانەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەکتیڤن ناچارن بە ڕێگریکردن لە ئەکتیڤەکانیان یاخود ریپۆرت دەکرێت یاخود هێرشی ئەلکترۆن دەکرێتە سەری و هاک دەکرێن و مالپەرەکانیان لە دەست دەردەهێنرێت. And on number 7, it is a violation electronic for the medias and links. They will be sometimes will be violent from the journalists. It's about the cases is 4. برینداربوونی ڕۆژنامەنووسان لە کاتی ڕۆماڵ ئەمە حاڵەتێک کە هێرشەکەی کۆماری ئیسلامی ئێرانمان بینی بۆ سەر کوردانی ڕۆژهەڵات لە کۆیە و لە پردێ و لەمانە دوو ڕۆژنامەنووس دوو پەیامێر لە هەرێمی کوردستان بەم هێرشانە بریندار بوون هیوادارین ئەم هێرشانە و ڕاوە بستیت و وانەی سەلامەتی پیشەی مانیش لەگە IFG و لایەنە پەیوەندیدارەکان ببێتە وانەی سەرەکیمان بۆ پاراستنی گیانی ڕۆژنامەنووسان. Injuring the journalists during the coverage, as you know, during the Iranian violations, they make 2 journalists will be cases. هێرشکردن لەسەر ڕۆژنامەنووسان هەڕەشەکردن ئەفوان هەڕەشەکردن زۆرجا لەلایەنە پەیوەندیدارەکان یاخود لایەن دەستگاکان هەڕەشە لە ڕۆژنامەنووسان دەکرێت بەرامبەر کارەکی دوو حاڵەتمان threatening from the journalists. داخستنی دامەزراوەکانی ڕاگەاندن دوو حاڵەتمان هەبووە. Closing from the foundations of the media is 2 cases. نانبڕینی ڕۆژنامەنووسان ساڵی ڕابردوو 140 حاڵەتمان هەبوو بەهۆی کێشە ململانەی سیاسی لە نێوان حزبەکان یاخود لە ناو حزبەکان لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ئەمساڵ هیچ کەسێک نانی نەبراوە لە ڕۆژنامەنووسان بەڵام ئەمەیان ئەفزەلیەت بۆ دەستگاکانی ڕاگەاندن دەگەڕێتەوە کە ئامادە نەبوونە هیچ ڕۆژنامەنووسی خۆیان دەرکەن و بەبێ گرێبەست و نانبراویان بکەن ئەمساڵ ئەم حاڵەتەمان The last one, dismissing of the journalists is about 0. ئەگەر بێن ئێمە ئامارەکان لەسەر ئاستی پارێزگاکان دابەشکەین چکە ناکرێت ئێمە ئامارێکی گشتی لەسەر کۆی هەرێمی کوردستان تهدید بکەین بێ ئەوەی بزانین لە چێوە پێشەلکاری If you give us the statistics throughout the Kurdistan region, especially from the
governments, we have cases. لشاري هولير نوت وعفت حالة مان هبوا كسطان سيو حق بوينت سيوشي بردك ولا بيشل كاري كان. The arguability is 97 cases and the percentage is 87.31. شاري سليماني حفتا وحفت حالة مان هبوا سطان بستنو بوينت شستودوي حالة كاني بردك ويا. Slimani city is 77 and 29.62. دوك حفتا وسي حالتي بردك ويا وحالة زش سيزده حالة. Duhok is 73 and Halaj is 13. كوي So the total is 26. كوي حالة كان دبيتها 206 حالة أم أمارة لقى 603 كي توزا كمي كرت. شكر رنجا لأمارة كي تير دزجاي راجع عندنيش أجمار كراوة ورجنامة نسكانش أجمار كراوة تيمي رجنامة نش أجمار كراوة أما بس حالة كان كراوة ترو كرت كراوة توا لبواري رجازيش بشكل أمانزو كاري رخراي بأميران جرينجدانا برجازي جندري رجنامواني بويا بيش الكاري برامبر رجنامة نوسان لروي جندري وش لأماري مزيادة كريتوا بروي أماري و 23 حالات برامبر رجازي مينا أنزام دراوا كسطا حب بوينت فانزامنوا 208 حالتيش برامبر رجازي نير سطا نوت 2 بوينت سوليت بوا. About the gender is the against violence against journalists is about the females is 20. نوت 2 بوينت سوليك 208 حالات. Yes, is 280 and about the male is 23. أماري كوتايمان Last statistic, yes. دزگا كاني راجع عندن ما نيجي كراوتو لا أمارة كمان بوي بزانين كام دزگا زياتر برهيرش وهرشو بيشل كاري كان دكوي اگر سيدي كان زياكاري كراوة ليرا هم كانال آسماني كان هم مال پركانش بزيادة اندراوا بوي بزانين مال پر الكتروني كان سن بيشل كاريان برامر ذكري كانال آسماني كان سندن. We have difference between the channels and journalists and them, yes. NRT 101 پێشەلکاری بەرامبەر کراوە لە ساڵی 2022 کە 135.69 حاڵەتەکانی بەردەکەوێت. In 2022 is the NRT will be cases against violence is 101. لە دوای ئەوەی ڕووداو دێت 37 حاڵەتە بەڵام ئاماری ڕووداو لە سەرتاسەری عێراق تۆمار کراوە چونکە بەرامبەر دەستگاکە و ڕۆژنامەنووسەکە کراوە لە بەغدا و نەجەف و کەربەلا و خۆپیشاندانەکان ئەمانە هێرش بۆ سەر ڕووداو پەرەیساند بوو لەم. After the second one is Rudao is 37 from throughout of the Iraq. لە دوای کەناڵی سپێدا بە 35 حاڵەت و KNN بە 28 حاڵەت دێت. After that the Speda is 35 and KNN is 28. کەناڵی پەیامیش 10 حاڵەتە و کوردستان 24 حاڵەت و زاگرۆستیفیش 1 حاڵەتە. Payam is 18, Kurdistan 24 is 15, Zagrostiv is 1. واتە سەرجەم میدیاکانی لەخۆ کردووە هیچ کەسێک نەبووە پێشەلکاری بەرامبەر نەکرێت ئەگە بینە سەر ماڵپەرە ئەلکترۆنیەکان سەیری کەین گاف تیڤی کە بارەگای سەرەکی لە شاری دۆکە 16 جار پێشەلکاری بەرامبەر کراوە لە ڕێزبەندی شەشەمی ڕێزبەندی گشتی دێت لە ڕووی پێشەلکاریەوە لە ڕووی ماڵپەرەکانیش یەکەم ماڵپەرە لە هەرێمی کوردستان کە زۆرترین پێشەلکاری بەرامبەر کراوە. By the electronic violence, the CAB news will be the first one is coming is 16. بە دوای گاف نیوز وێزگە نیوز دێ 13 حاڵەت پێشەلکاری بەرامبەر کراوە وێزگەش بارەگای سەرەکی لە سلێمانیە. After that the Western news is coming 13. دەنگی ئەمریکاش دوور نەبووە لە پێشەلکاریەکانیش ئەمیش دەجار پێشەلکاری بەرامبەر کراوە کە سەپۆرتی لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. Also the VOA will be violent against them about 10 will be supported by the United States. لە دوای ئەوەی وشە دێت دامەزراوەی میدیای وشە And after the Usha media is coming is 5 حاڵەتی پێشەلکاری بەرامبەر کراوە بارەگاکەشی لە هەولێرە. yeah, we have make violation 5 is the headquarters in Abu. دەستگای میدیای وڵاتیش 5 حاڵەت و بوار نیوسیش 3 حاڵەت پێشەلکاری بەرامبەر کراوە. Yes, the media foundations Walat is 5 and Boar News is 13. پاراگرافیش 2 حاڵەتی پێشەلکاری هەبووە دیپلۆماتیکیش 2 حاڵەت. Paragraph is 2 and diplomatic news is 2. ڕاز میدیا یەک حاڵەتی بووە ئەویش داخستنی دەستگاکە بووە لە هەمان کاتدا ڕۆژنامەنووسێکی سەربەخۆمانیشە بۆ پێشەلکاری بەرامبەر کراوە. And Raz media also we have one violence against them. بەڕێزانەوە ئامارە تەنها ئاماری ئەو دامەزراوەی میدیانەیە کە ئامارەکانیان ڕادستی ئێمە کردووە ئێمە داوامان لە سەرجەم میدیاکانی هەرێمی کوردستان کردووە ئامارمان پێ بدات.